دروشمەکانی هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی کوردستان کە لە ساڵی 1991ەوە حکومڕانن بەشێکی زۆری هاوڵاتیانی تووشی سەرسوڕمان کردووە. ئەوان دەپرسن لەو ماوەیەدا چی ڕێی لە وجود حیزبە گرتووە کە ئەو دروشمانە بکەنە کردار. ئێوان 28 ساڵە چیان کردووە، کێ دەستیانی گردووە، بۆ نیان کردو، خۆیان حکوومەتن بۆ کوژ و بۆ بڕ خۆیانن. ئێستا تازەبییر لەوە کات و قوبات تاڵەبانی بڵێ هەریکای بۆ گەنجان ڕخسێم هەر 10 ڕۆژ پێش ئێستا کە ئەیوت بە گەنجەکان ئەوەی مەکتەبی تاوە کە دوی خوێنی تاوگە چێ لە کافتریا و نادی و پاگەت فرۆشتوانەکە ئەی چەند ساڵە نێکردووە ئێستا تازە بە تازە ئەیکات دوای 27 ساڵ ئەوە قسەکەی بێ بڵێ لە من ئارامی هەلیکار لە دوای 27 ساڵ ئاخر تۆ ئەی باشە بۆ لە زۆ نەو کرد پێی سەجایەکتە متمانیان پێ نەبەخشینەوە بەڕاستی هیچ گەنجیتیانە ماوڵات هیچ کەس حەق نییە سیقیان پێ بکەن هیچ سیقیان نەماوە کوردیان ناو بردو ڕۆژنامەنووس لە ناو ئەبەن خەڵک تیرۆر ئەکەن شەق لە مامۆسا هەڵ ئەدەن ئێستا نابێ ئێمە بە دروشمەکانی ئەوان بڵین بەرەو گۆڕانکارێکی ئاوا سەرکەوت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت کار بۆ کام بەهێزی کوردستان دەکەن کە لە کاتی بەهێزیدا لە 150 خاکەکان فرۆشت کاندیدێکی لیستی 148 بزوتنەوەی گۆڕانیش بازەوە دەکات تەنها ئەوان بە قسە باسی ئەو دروشمانە دەکەن ئێمەی گۆڕان بۆیان دەکەینە کردار. 27 ساڵە بۆ ئەمانیان نەکردو بەڕاستی بۆ کوردستانیان بەهێز نەکرد لە کونفەیەکونیەکە شنگالیان فرۆشت لە کونفەیەکونیەکە کەرکووک و نیوەی کوردستانیان فرۆشت. ئەی بۆچی هەلیکار دروست ناکەن 27 ساڵە حکومڕانن ئەم دروشمیان دوو حیزبە بە تایبەتی یەکێتی و پارتی لە درۆیەکی گەورە زیاتر هیچی تر نییە. زوتنەوەی گۆڕان دروشمێکی هەیە ئەوەیە کە زیاتر بە کردار ئیشەکەوە لە پەرلەمانتارەکانی پێشووشا دەرەکەوە بەڕاستی ئەوانە زۆر بە کردار ئیشیان کردەوە هەوڵیان ناوە کە چاکسازی دروست بکەن لە سیستەمی حکومڕانی ئەم حکوومەتە. لە سایه حکومڕانی پارتی وێچێتی بە هەزارەها گەنج و خێزان ئەم وڵاتیان جێهێشت بە سەدان گەنج لە دەریای ئیجە داخنکان دەیان هاوڵاتی و پێشمەرگا لەبەر نەبوونی خۆیان کوشت. جگە لەوەش ئامارەکانی کوشتن پێمان دەڵێن هەرێم ئارامە یان نا. ئەم دۆخەش تەنها هۆکارەکەی یەکێتی و پارتین کە لە دەسەڵاتدا بوون. وەک بەشێک هاوڵاتیان وتیان دروشمەکانی یەکێتی و پارتی لە مەیدانی هەڵبژاردننی ئەم جارەدا مای پێکەنینە چونکە وەک ئەوانەڵێن وەکو یەکێک نەزانێت 28 ساڵە ئەم دوو حیزبە خۆیان ئۆپۆسیۆن و لە دەسەڵاتانین کەسێکیکەنە یەشتۆ و ڕێگەی لەمانگرتووە خزمەتی ئەم وڵاتە بکەن. هاوڵاتیە گەڵێت حەقی تر هیچ کەسێک بڕوا بە دروشم و قسەکانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە نەکەن چونکە 27 ساڵە درۆ لەگەڵ ئەم میلەتەی خۆیاندا دەکەن. عەبدوڕەحمان ئەبووبەکر، کێنێن سلێمانی.